لە پاش لە دەستدانی هەرێمی ناگۆرنۆ قەرەباغ لەلایەن جوداخوازەکانی سەر بە ئەرمینیاوە، ئێستا دانیشتوانی هەرێمەکە ڕوبەڕووی دوو بژاردە بوونەتەوە، یان ئاوەرەبوون و جێهێشتنی زێدی لەدایکبوونیان یاخود مانەوە و بوون بە هاوڵاتی ئازەربایجانی. بەڵام پێدەچێت زۆرینەی خەڵکی قەرەباغ بژاردەی یەکەم هەڵبژێرن. دەیڤید بابایان ڕاوێژکاری ڕێبەری ئەرمەنیەکانی ناگۆرنۆ قەرەباغ ڕایگەیاند خەڵکی ئێمە نایەنەوێت ببن بە بەشێک لە ئازەربایجان، لە سەدا 99.9 پێیان باشترە خاکە مێژوو یەکەمان جێبهێڵن. ئەو کە بەدڵێکی پڕەوە قسەی بۆ ڕۆیتەرس کردووە، دەڵێت قەدەری خەڵکە داماوەکەی ئێمە دەچێتە مێژووەوە، دەبێت بە شەرم و سەرشۆڕی بۆ ئەرمینیا و بۆ تەواوی کۆمەڵگەی نێودەوڵەتی. ئەوانەی بەرپرسیارن لە چارەنووسی ئێمە دەبێت ڕۆژێک وەڵامی خوددا بدەنەوە لە بەرامبەر تاوانەکانیاندا. هەفتەی ڕابردوو سوپای ئازەربایجان ئۆپەراسیۆنێکی لە ژێرناوی بەرەنگاربوونەوەی تیرۆر دەست پێ کرد کە ئامانجلەی چەککردنی دوایین جوداخوازی هەرێمی ناگۆرنۆ قەرەباغ بوو، تاوەکو هەرێمەکە بە یەکجاری بکەوێتە ژێر دەستی ئازەربایجانەوە. سوپای ئازەربایجان لە ماوەی کەمتر لە 24 کاتژمێردا توانی ئامانجەکەی بپێچێت. لە هەرشەکەدا 200 ئەرمەنی جوداخواز کوژراون کە 10 کەسیان هاوڵاتی مەدەنی بوون. سەرنجام جوداخوازەکان بە مەرجەکانی ئازەربایجان ڕازی بوون و چەکە سووک و قورسەکانیان ڕادەست کرد کە سێدەیە بوو شەڕی باکۆیان پێدەکرد. ئەمانە چەک و تەقەمەنی جوداخوازەکانی ئەرمینیایە. پاش دەست بە سەرداگرتنی لە هێرشەکانی هەفتەی ڕابردوودا لەلایەن ئازەربایجانەوە نمایش کران. لەگەڵ بێدەنگبوونی چەکەکان پێدەچێت لە ڕۆژانی داهاتوودا شەپۆڵی ئاوارەبوونی دانیشتوانی ناگۆرنۆ قەرەباغ دەست پێ بکات، نزیکەی 150,000 کەس دەبێت و 95% ئەرمەنی. پێشتر نیکۆل پاشینیان سەرۆکوەزیرانی ئەرمینیا ڕایگەیاندبوو ئامادەکاریان کردووە بۆ وەرگرتنی 40,000 خێزانی قەرەباغ. هەر لەبارەی دۆخی قەرەباغەوە ئەنتۆنی بلینکنی وەزیری دەرەوەی ئەمریکا ڕایگەیاند لەگەڵ سەرۆکوەزیرانی ئەرمینیادا قسەی کردووە و نیگەرانی خۆیان لەبارەی پاراستن و ڕەوشی مافی مرۆڤ لەو ناوچەیەدا پێگەیاندووە. بلینکن ڕاشی گەیاند ئەمریکا بەردەوامە لە پشتیوانیە جێگیرەکانی بۆ ئەرمینیا و سەروەری و یەکێتی خاکەکەی. رووسیا کە لایەنێکی سەرەکی ناکۆچەکانی نێوان ئازەربایجان و ئەرمینیایە لە مینبەری نەتەوەیەگرتوەکانەوە هەڵوێستی خۆی لەبارەی پێشاتەکانی ناوچەکە ئاشکرا کرد. سێرجی لاڤرۆڤ وەزیری دەرەوەی رووسیا ڕایگەیاند کاتی ئەوە هاتووە متمان لە نێوان ئەرمینیا و ئازەربایجان دروست بکرێت. Формирование подлинно многополярного, справедливого миропорядка.